زۆر باشە ڕەگێ و شومان زۆر بەکارمان دێت زۆر بەناوبانگە ڤن یا ڤنت کە بە واتای هاتنە هاتن هوەری یانی هاتن کام وەرە با بچین بزانین چی هەیە کەواتە کانسەپتی کوردەکەی ینی هاتنە ینی تو کام ڤن یا ڤنت باشە لە هەر چۆ دیتان واتای هاتنی تێدا ئێمە بۆ نمونە ئیڤنتمان هەیە ئێمە پێشتر خنمان ینی تقریبان لە هەر هەمووانەکاندا هەبوو و ئیکس ینی دەرەوە ڤنت ینی هاتنە دەرەوە بۆ نمونە تەسەور کە مەسەرەنەوە عید میلادێکە سوزان تەولودێکە لەوێ ئەو کیکە یەک دەفعە هەشتی هایەک دێتە دەرێ ئۆکەی دێتە دەرێ پێی دەڵێن ڕووداو کاتێک شتێک ڕوودەدا شتێک دێتە دەرێ مەسەلەن سادفێکی بە قووەت ڕوودەدا ئەو شتێکە هاتۆتە دەرێ قەوماوە هاتۆتە دەرێ پێشتر نەبوو هاتۆتە دەرێ وەکو هەشدیها کە لەو کیکە دێتە دەرێ بۆیە پێی دەڵێن ڕوودا و ئیڤنت ینی وەرە دەرێ هاتۆت شتێکی هاتۆتە دەرەوە باشە ئینڤنت ینی ژوورەوە ژوور ڤنت ینی هاتن تەسەور کە مەسەلا ئاینشتین نوستۆ خەوتۆ ئایدیایەک وەکو چرایەک دێتە ناو مێشکی دێتە ناو مێشکی و هەڵدەبێت بۆیە ئینڤنت ینی داهێنان ینی شتێکی تازە اختراعکردن ینی داهێنانێکی نوێ ئینڤنت ینی چراکە دێتە ناو مێشکت هەڵدەبێت ئینڤنت ئەو چرای چاو کە دێت نێو مێشکی ئینڤنت ڤنت ینی هاتن ئەو چرایە هاتنە ناو مێشکت بۆ داهێنانێک دواتر پریڤنتمان هەیە زۆر بەناوبانگە ینی پێشێ بفۆر پێشوەیکە ڤنت ینی هاتن مەسەڵەن تەسەور کە ئەو ماشێنە دەڕوە بە شەقامەکەدا دەڕوە پۆلیس دێ پێشی دەگرێ دێتە پێشی لە ڕۆیشتنی ینی پێشی دەگرێت پریڤنتی دەکە ینی ناهێڵێ چریکە بێت و بڕوە پریڤنت ینی ڕێگریکردن ینی پێش هاتنەکەی بگرە باشە مەسەڵەن قەرارە سێڵاوێک بێ حکوومەت باز لەوە دەکات چۆن پێش ئەو سێڵاوە بگرین پێشی ینی بۆیە پێڵان how can we prevent this یعنی چۆن دەتوانین ڕێگری لەو مەسەلەیە بکەین بۆ نمونە لەوە ڕادێ ئەوە زۆر جالبە سرکم پێشتر خوێندمان لە circumspect یان لە دایرە ڕادێ معنای دایرەی هەیە شتێکی خەڕ کە لە ناو ئینگلیزی عادیرە پێڵان around ڤنت ینی هاتن کاتێک مشکلێک دێتە سەر ڕگات باشە مشکلەیەک دێتە سەر ڕگات مشکلەکە لە سەر ڕگامە ئەمن دەتوانم ئاوە لادەم بەلایدا لێی ڕەت بم یا بەو لادە لێی ڕەت بووم وەکو دایرەیەکی یان دەوری لێدەمەوە لە کوردیشدا دەور لێدانەوە بۆ دەوری بەکار دەبین بۆ سێرکەم هەردووک دەور و دایرە وانەیە بیری لێ بکەنەوە کەواتە circumvent ینی دەور لێدانەوە خۆتزیینەوە دەور لێدانەوە کاتێک مشکلێک دێت تۆ دەوری لێ دەدەیەوە مەسەڵەن هیندەرێک دێتە سەر ڕگات تۆ دەوری لێ دەدەیە بۆ دەڵێن circumvent to come around لە ناو ئینگلیزی عادەکەشی aroundمان هەیە لە ناو کوردەکەشی دەورمان هەیە بیری لێ بکەنەوە بۆ کەواتە circumvent ینی دەور لێدان convention ینی پێکەوە ڤن ینی هاتن ڤن ینی هاتن پێکەوە لە کنڤانسیۆن لەوە ڕاهاتە ناوێکی دیکەی کۆنگرێ ینی کۆبوونەوەیەکی کە خەڵک دێنەوە خڕدمنەوە سەو بوونەوەرە ئاسمانیانە دێن بۆ نمونە تەسەوەریکە کۆ دەبنەوە کۆنگرە کەواتە لێرە وردە تەسەوراتەکانمان دێتەوە ڕەنگە بۆ پرسیار بێ ئەمە ئەو تەسەورمان لە شوێنێکی دیش هەبوو گرێس ینی قەدەم ینی هەنگاو هەڵێنان پێکەوە ڤن ینی هاتن پێکەوە بۆیە هەردووکیان یەک معناواتیان هەیە کنڤنشن لە کۆنوانسیۆنی ڕادێ ئەوەی کۆنوانسیۆن کە پێی دەڵێن ینی کۆنگرە کۆبوونەوە کنڤین
ئەوەش کن ینی دیسان هەر پێکەوە ڤین ینی هاتن وەختێک پادشایە کەسێک کنڤین دەکا ینی تەواوی سەربازەکان خڕ دەکاتەوە دەڵێت جەلەسەیەکی ئیسراریمان هەیە دەبێت کۆ ببنەوە مەسەن بۆ نمونە کاک مەسرور یەک دەفعە شتێک دەقەومێ زەنگ لێ دەدا ئاگاداری هەموو وەزیرەکان دەکات دەڵێت دەبێت ئێستا بێن کنڤین بن ینی کنڤین پێکەوە هەموو بێن هاتنی پێکەوەی کۆبوونەوەی فەرمی پێ دەڵێن کنڤین ئۆکەی کنڤنشن ئەند کنڤین دواتر ئەڤێنیومان هەیە کە عمرێکە دەیبینین ئەد ینی بەرە و باشە دەیەکە لاچووە ئەدا ڤێنیو ینی کەم مەسەلەم دەڵم وەرە ماڵەکەم دەڵێ چیا بە چۆ دابێم ئادرێسەکەم دەدەن دەڵم بۆ شەقامەی داوەرە کەواتە شەقامێک کە تۆ پێیدا دەتوانی بی بەرەو ماڵە من تو ینی بەرە و کام ینی ڤەنیو ینی شوێنێک کە دەتوانی پێی بچیە پێی بێ شوێنێک بۆ پێڵان شەقام لەوە ڕاهاتەوە ینی شوێنێک کە دەتوانی پێی بێ شوێنێک مەسەن ماڵە من دەڵم وەرە ماڵە من بەو شەقامە دەبێتە هۆی وەی کە بتهێنێتە بۆ لای ماڵە من ئەڤەنیو ئەد ڤەنیو کام بۆ لای من ڤەنیو ئەگە هەر بەتەنە بێ ڤەنیو ینی شوێنێک مەسەلەن ئەوە ڤەنیوەیەکی باشە مەسەلەن بۆ مەبەستە مەسەلەن بۆ شایەکە قەرارە بگرین دەڵێ ڤێنیۆکە لەکوێیە دەڵێ مەسەلەن ئەو پاڵاسەیە ئەو قەسرەیە ئەوێ گرتومانەوە ڤێنیوەیەکی باشە ڤێنیو ینی شوێنێکی کە خەڵک دێبووی شوێنێکی کە خەڵک دێبووی the place you come to دەڵێ شوێنێکی کە تۆ دەڕۆی بۆی شوێنی مەبەست پێڵەن ڤێنیو دواتر کەنترڤین کەنترا یعنی ئەگەینست یعنی زیت باشە ڤێنژیانی هاتن سنتە سەوەر کە پۆلیس علامەتێکی داناوە کە هیچ کەس حەقی نەیە بێتە ژوورە لێرە کەسێک سەرکێشێ دەکا و پێیدا دەڕا بە مۆتۆرسیکلێتێک ئۆکەی بەوەی دەڵێن ینی پێشێلکردن سەرپێچیکردنی قانون ینی کەنترڤینە ینی بە زیدی ئەو شتەی دەڕۆی کە قانون کوتوێتی کە کەس نەیەتە ژوورێت تۆ بە زیدی بی دەڕۆی دێ ژوورێ ئۆکەی ئەوەمان لە شوێنێکی دیژی بوو بزان دەزان لەچوو لەوانەی پێشووتردا کە باسی گرێسمان دەکرد ئەوەنێ ترانسگرێسمان هەبوو ینی لە هێڵی سوورەکە لادان ئەگە بچن سێرسکان کانترڤین یەکێک لە متەڕادفەکانی یەکێک لە معناکانی یەکێک لە وشکانی دیکەوەرە و معنای دەدا کانترڤینە کەواتە دیوتە بەو شێوەیە کە لە بەریدەکەی حاوکات سینۆنیمەکانی یانی متەڕادفەکانیش لەبەر دەکەی دواتر دوای سیچل جەلسەیەکی دەزانن ئێستا خەریکی چن ئێوە یەک دەفعە شتانە دەتەقێتەوە لە ناو مێشکودا کەنترڤین کەواتە ینی پێشێلکردن سەرپێچیکردن ئەدڤێنچر ئاد ینی بەرە و تو ڤنت ینی وەرە to come toward danger ینی هاتن بەرەو خەتەرێک هاتن بەرەو سەرکێشیەک مەسەلەن ئەوانەی دەچن لە ئاسمان ڕاخۆفرا دەدەن ئەوانە ئەدڤێنچری پێدەڵن ینی ئەو کەسانی کە لە ژیان وەڕەزن ئەوانیان پێ مەسەلەن ئەوانە معمولەن دەکەن ئەو سەرکێشیانە کە دەچن بەرەو خەتەر ینی ڤێنت ینی دێن بەرەو خەتەر ئەوە دواتر معناکەی بۆی کەڵکی لێوە دەگرن ینی هاتن بەرەو شتێکی کە معمولە نەتۆ نایکێ و تۆزێک خەتەر و ڕسکی هەیە پێدەڵان سەرکێشی ڤێنچر هەر لەوەی ڕاهاتەوە مەسەلەن زۆرمان هەیە لە فاینانسوانە ڤێنچر کاپیتالیزم مسا ینی ڕیسک باشە ینی ڤێنچر ینی وەرە ئەگە پیاوی وەرە ڤێنچر ینی ئەوەندە ڕیسکیە ئەگە پیاوی وەرە to dare to come ینی بوێر بیبێ باشە کە هەر ینی کورتکراوی ئەدڤێنچەریشە ڤێنچر ینی ڕیسک ئەوە خۆی هەڵدا لێرە وە لە ڤێنچر ئەدڤێنچەرشی پێداڵن هەردووکێکن ئینتەڤین ئینتەر خوێندمان لەوانەی پێشوو ئینتەرمیتنت خوێنمان ینی بەیناوبین بارانەکە دەبارێ و نەبەیناوبین ئینتەر ینی بین هاتنە ناوبین ینی دەست تێوەردان لە شتێکە باشە کاتێکە و دوو گوری لە پێکەوە شەڕ دەکەن داوەڕەکە دێتە بینیان بۆی دەڵێن ئینتەرڤین ینی دەست تێوەردان نێوەنگیری دەست تێوەردانیشی پێدەڵێن
مثلا دەڵێن مثلا قەتەر نێوەنگیری بینی ئێران و ئەمریکا دەکا ئینتەرڤینی پێڵ ئینتریانی لە بینی بین هاتنە ناوبینی دیوتە و داوەرە دێتە ناوبینیان بۆی دڵن ئینتەڤین نێوەنگیری convenient convenient ئەوە زۆر زۆر بەکاردەکەن ینی پێکەوە بن ینی کاتێک لە ژیاندا هەموو شتەکان پێکەوە هەڵتە سوورەن بەڕاستی هەڵدەکەوێ زۆر خۆشە ینی گونجا و ئاسانکاری زۆر ڕاحەت و ئاسانە convenient مەسەن تەسەوەرکەوە هۆتێلەکەت گرتووە تەختەکەت لەوەیە و حوکات سەلازەکەشت لەوێ و پیتزاکەشت لەوێ هەموو شتێک لە کنیەک یان پێویست ناکە هەستی ینی ئەوەندە گونجاوە جارجار ژیانە هەڵدە سوورە پێکەوە شتەکان دێن convenient جا بۆیە ینی گونجاو ئاسانکاری convenient ینی شتێکی ئاسان مەسەرەن ئەو بۆ من گونجاوە مەسەران و ساعتە بۆ من گونجاوە بێمە بتبینم سنیت convenient شتەکان گونجاون پێکەوە دێن revenue ینی دیسانوەرەوە بێتەوە پشتەوە venue ینی comeback مەسەڵەن تۆ ئینڤستێک دەکەی بیزنسێک دەکەیەوە خەرجێکی زۆر دەکەی دواتە بزانی چەندە پارە دەگەڕێتەوە ئەو پارەگەڕانەوە یانی comeback ینی ئەو پارە یانی ئەو داهاتە لەوەی ڕاهاتەوە تۆ پارەت بەڕێ کردو بزانی وجار پارە چەندە دەگەڕێتەوە پارە چەندە دەگەڕێتەوە لە revenue ینی revenue comebackەکە چەندە ینی هاتنەوەکە چەندە داهاتەکە چەندە inventory این ینی ژوورەوە vent ینی هاتنە ژوورەوە کاتێک کۆمپانێک شتێک دادنێت تۆ 6 ساڵ دەکەی بەردەوام عەمبارێکی دەگری تۆ کەلوپەلەکانتی تێداوی لەو عەمبارەدا مەسەڵەن ڕۆباتە بەردەوام دەبژێرێکە چەندە شت دێتە ناو عەمبارەکە مەسەڵەن ئەو کۆمپانیە شتەکان ساز دەکات لە عەمباری لایە دواتر دەیانفرۆشن بۆ عەمبارێک کە شتەکان دێتە ناوی ئینڤێنتۆری این ینی دێتە ژوورەوە vn ینی ئەو شتانی کە دێنە ژوورەوە پرودوس کراون تەولید کراون دێنە ژوورەوە بۆیە پێی دەڵێن لیستی کەلوپەل ئینڤێنتۆرەکە چەندە مەسەڵەن دەڵێ و کۆمپانیە ئینڤێنتۆرێکی زۆری هەیە دەبێت ئەوان بفرۆشین inventory باشە کەواتە هەموو لە venti ڕاهاتون ven ینی ئەگە ئی بوو ینی ئاوتو کامە ینی ڕووداو شتێک هاتۆتە دەرێ پریڤن ینی پێش و کام convention ینی پێکەوە کام adventure ینی توارد کام invent ینی ئەوەی کە دێتە نێو مێشکت ئەو چراکە intervene ینی بین و کام convenient ینی پێکەوە شتەکان هەڵبە سوورەن یەک دەفعەوەندە خۆش و ئاسان revenue ینی کامبەکی داهاتەکە چەندە venue ینی ئەو شوێنەی کە دەچی avenue ینی ئەو شوێنەی کە پێیدا دەچی ینی شەقام circumvent ینی هاتن بە دەور لێدانەوە ینی دەوری لێ دەدەیەوە بەڕاستی لێی ڕەت دەبی دی بۆت گرنگی مشکلەکەی لەسەر ڕگات چێ دەوری لێ دەدەیێت کنڤین ینی کۆبوونەوەیەکی فەرمی کنڤنشنیش ینی وەکو کۆنگرا ئینڤنتەری ینی ئەو کەلوپەلانەی کە سازت کردو و لە عەمبارەکەت داخڕت کردوێتەوە بەڵا ئینڤنتری کەواتە تەواوی ئەوانە لە vن و venti ڕاهاتون باشە ئێستا ئەمە بچینە سەر میساڵەکانی زۆر باش چمان هەبوو vn و vent باشە event ینی the wedding was a beautiful event هاوسەرگیریەکە ڕووداوێکی جوان بوو ینی ڕووداو prevent ینی پێشگیریکردن washing your hands can prevent illness دەڵە شۆرنی دەستەکان دەتوانە ڕێگری لە نەخۆشی بکات convention ینی پێکەوە هاتن کۆنگرا the teachers held a big convention in the city مامۆستایان کۆنگرەیەکی گەورەیان لە شارەکەدا ساز کرێ adventure going to the mountains was a great adventure چوون بۆ شاخەکان سەرکێشەیەکی مەزن بوو Thomas Edison invented the light bulb توماس ئێدیسۆن گلۆبی داهێنا ینی ئەو ئایدیای ئەو داهێنانی بۆ کرد intervene the police had to intervene in the fight ینی بێتە ناوی پۆلیس ناچار بوو دەستێوەردان بکات لە شەڕەکەدا convenient 7 o'clock is a convenient time for me کاتژمێر حەوت کاتێکی گونجاوە بوو من یانی هەموو شتەکە هیچ شتێک عزیێتم ناکە هەموو شتێک ڕێک دەکەوە بۆ من زۆر ئاسایە و ئاسانە revenue ینی وەرەوە پشتەوە ینی چەندە داهاتەکە the company's revenue increased this year داهاتی کۆمپانیەکە ئەو ساڵ زیادی کرد venue دەڵێت the hotel is a popular venue for weddings هۆتێلەکە شوێنێکی
مەبەستی باوە بۆ هاوسەرگیری. We walked down the main avenue يعني شقام بەسەر شقامە سەرەکیەکەدا پیاسەمان کرد. Circumvent يعني دەور لێدانەوە. He tried to circumvent the security system ئەو هەوڵیدا خۆی ببزێتەوە یعنی دەور لێداتەوە لە سیستمی سیکیورتەکە ئاسایشەکە. Convene پێکەوە هاتن تەواوی وەزیرەکان بۆ نمونە. The manager will convene a meeting at noon بەڕێوەبەرەکە لە نێوڕۆدا کۆبوونەوەیەک پێک دەهێنێت. Inventory the shop is closed because we are taking inventory دەڵێ دوکانەکە داخرا چونکی لیستی کلوبەلەکان دەردەکەین دوکانەکەمان داخستەوە مەنێجێرەکە چۆ بزانێت چەندمان شت هەیە چەندمان نێوەڵ ئەوانە بفرۆشیانە لیستی کلوپەلەکان. Contravene يعني سەرپێچی کردن. You must not contravene the rules of the game نابێت پێشێلی ڕێساکانی یاریەکە بکەیت. Okay? Covenant ئەوەمان نازام پێمە ئەو کۆ ینی پێکەوە vent ینی هاتن. Covenant ینی کاتێک تۆ دێ یاڵا لێ دەدێەوە لەگەڵ دوژمنەکەت وەنی دێ بەرە و یەکتر یاڵا لێ دەدێەوە دەڵی کاکە وەرە پەیمانی ئاشتیمان بۆی دەڵێن پەیمانی ئاشتی Covenant ینی پێکەوە هاتن و یاڵا و دەست لێدانەوە. The two countries وەکو ئێران و ئەمریکا بێن یاڵا و دەست لێدەن بۆی دەڵێن Covenant. The two countries signed a peace covenant هەردوو وڵاتەکە پەیمانی ئاشتیان واژوو کرد کەواتە Covenant ینی پەیمان هاتن و دەست دانەوە و ینی وەکو پەیمان وایدی دەستدانەوەیە وەکو کۆنتراکتی کەگە کاڤنەنتی بچی لێ بکۆڵەوە ئەوەڵین سینۆنیمێکی کە دەداتە کۆنتراکتە کرێ بەست دیوتەگە معناکەی دەبینی هەمویان دەزانی کەواتە هەموو لە بێن و بێن تێڕاتۆ زۆر سپاستان دەکەم ئەگەر توانیتان ئەوانەی گرێس سیرکەن دوای وەی دایدنێم لەسەرەوە گرێس ینی هەنگاونان